سەرەتا بەناوی خی گەورە و میێرەبان من یاحقوب برای ئەو حەوت شەهیدانی بناری قەندیل کورتەکەم کە لە ڕۆژی 21 2011 لە کورتەک شەهید کران 21 ڕەمەزان بوو. بەڵێ ئەوانە لای خۆم بوون لە ڕانیە ماڵیان لە گوند بوو لە بۆڵێ بوون زەراعەت شتیان کرد بوو. دوای ئەوەی تەکلیفم زۆر لێ کرد کە نەگەڕێتەوە بۆ گوند تیارە لە هەوا بوو لە سوڕانەوە مەچەوە گوندی دەڕۆمەوە. دوایی منداڵێک کچکۆلایان هەبوو بۆ مەکتەب تەعینی دەکرد بۆ نووسین بۆی بخوێنێ. دوای بەجێ هێشت بوو بۆ منداڵەکانم لێ بۆی ئەوەی بکە بینووسم بۆ مەکتەب. پاشی من بەدزی ڕۆیشت بوو بۆ گوند ڕۆی بوو لەوێ چوو بۆ لە گوند تەماتە و خەیار و شتی ڕنی بوو لەوەندەران باری بار کرد بوو لەوێش زۆر تەکلیفیان لێ کرد بوو کە نەڕوە منداڵەکانی لەوێ جێهێشت بوون لەوەندەرێ. دوای باری بار کرد بوو لە ڕێگا هاتبوو لە ڕێگاش زۆر تەکلیفیان لێ کرد بوو کە سەرکەوت بوو لە کورتەک لە سێتەرەکەی کورتەک تیارەکە ئاراستی کرد بوو لە سێتەرەکە بەرنەکەوت بوو. دوایەوەی کە سوڕابوونەوە لەو دیوی سیارەکەی تازە کرد بوو کاکەم یعنی بە حەقە دڵی پێوە بوو 2011 بوو سفر بوو سوڕابەوە دابەزی بوو تەماشای کە بزانن تاقۆی چی پێکەوتوە یان پێی نەکەوتووە. دوایەوەی تیارەکەی لێ سوڕابووە لەوێ ئاراستی کرد بوو کە هەموویانی لەوێ شەهید کرد و سوتا بوون بەداخەوە ینی حتاکو جەسەشیان نەدەناسرایەوە بەهۆی سوتانەکەیانەوە. خۆی هەمووی سەعاتێک بوو ینی پێشەوەی کە بڕوا ینی پێم گوت کە نەڕوە بەڵام پاش من ڕۆیشت بوو ینی ڕەمەزان بوو کاتی بڵێم نوێژی نێوڕۆیم کرد کە نوێژی نێوڕۆیم کرد تۆزێکی سرعتم کرد لە مزگەوت نووسم کە خەوتم بڵێم دوایەوەی کە خەوتم تەلەفۆنیان بۆ کردم وتیان حاڵ مەسەلێکی ئەوە ڕوویداوە ئەو هەر ڕۆیشت بوو ینی بە قسەی منی نەکرد بوو بە حساب نەدەڕۆیشت. دوای کە ڕۆیشت بوو بڵێم لەوێ تووشی ئەو حادیسەی بووم تەلەفۆنیان بۆ کردم چیان شتێکی وا ڕوویداوە میش من نەمزانی هیچم نەزانوە لێرەیە. دوای کە خەوتمەوە وەمزانی هە لێرەیە نەمزانی کە ڕۆیشتووە کە خەوتمەوە دوای عینیش تەلەفۆنیان بۆ کردمەوە چیان حاڵ مەسەلەکەوە ڕوویداوە کاکە. دوایەوەی کە ئەستام حادیسەکەم ئەوە بەسەر بچکە چوم بەسەر حادیسەکەیدا چوم ئەوە ڕوویدا بوو بە تاکید ینی لەوێ زۆر تەکلیفیانێک بەهات بوو تووشی ئەو حادیسە منداڵی کچکۆکەی لەگەڵدا بوونەوەی لەگەڵدا بوون منداڵی کچکەی ساوا بڵێم ئیزاوایەکەیان بوون کە لە ماڵیان بوون بڵێمەوە بوون بەسەردان چوونەوەی لەگەڵی دابوونەوەشی هێنابوونەوە بە حسابی خۆی بۆ ئێرە بۆ ماڵی بیانێنیتەوە تووشی ئەو حادیسە بینی مقەدەری خوای گەورە ئەوە بوو. السلام عليكم من ناو محمد حسينة ئەو ڕووداوە لە 21 2011 ڕوویداوە. ئەو کاتە لای نیوەڕۆ نان لەگەڵ دایک و باوک و خوشک و براکانم نانمان خوارد پێش ڕووداوەکە تقریبا ساعت 12:40 کە باوکم وەڕێ کەوت بۆ ڕانیا بێتەوە هەر لەوێ تەماتە و خەیار و ئەو شتانەمان دەکرد لە گوند هەر وەکو ساڵان چەند ساڵ زەراعەتمان دەکرد. ئەو ڕۆژە دەهاتەوە کە تقریبا ساعت 12:40 بوو بەڕێکەوت بەرەو ڕانیا لە چیای کورتەگە و ڕووداوە ڕوویداوە تقریبا 20 دقە بۆ نیو ساعاتیش شوێنەکە دوورە سعات 1 بۆ 1:15 ئەو ڕووداوە ڕوویداوە کە بەمیشان ڕاگەاندووە تقریبا 1:30 لەو بابەتەوە کە پەیوەندیا پێکردین وایانگو ڕووداوێک ڕوویداوە کە بۆ خۆشمان تقریبا دیتمان کە دەنگ و تەقەی ئەو تارەیە کە ڕمبەی هاتووە تقریبا چونکە چیای کورتێک بەرامبەر بۆڵەیە لەو کاتەدا کە پێیان ڕاگەاندین ڕاستەوخۆ ئێمەش بەرەو چیای کورتەک هاتین کە تەماشامان کرد هیچی لەوێ نەماوە لاشە و شتەکانی هیچ لێ نەماوە بەس سیارەکە بۆتە دوو پارچە ڕاستەوخۆ ئێمەش هاتینەوە بۆ ڕانیا لاشە و شتەکانیان کۆ کردبووە بۆ نەخۆشخانەی ڕانیا.
لەو کاتەدا حەوت نەفەر خێزانەکەم بووە، دایک و باوکم، برام، خوشکم دوو منداڵی هەیە لەگەڵ کچە پورەکەم لەو ڕووداوەدا کە تارەی تورکیا هاتووە بۆردومانی کردووە. لەو کاتە تەمەنم 18 ساڵ بووە، پۆلی 12 بووم لەو کاتەدا. 14 ساڵ تێپەڕیەوە بەسەر ئەم ڕووداوەدا کە تا ئێستا هیچ لایەنێک پەیوەندیدارێک هیچ شتێکی بۆ نەکردوین. هاتوون قسەیان کردووە، کۆمەڵێ قسە و بەڵێن و گفتاریان پێداوین کە تا ئێستا هیچ شتێکیشان بەس بۆ نەکردوین. سەعات یەک بوو مامەدریس دەڵگەڵەی دەڵێنێ خەڵکی دڵگەڕەیە لەگەڵ خۆماندا و بڵێم لە گەراجیشمان دەکرد پێشدان کە تەلەفۆنی بۆ کردم تی حادیسێکی ئاوا ڕوویداوە بەحەقەدا میش نەمزانی چکە گوێم نەدایە گەلک دوای هەنیش تەلەفۆنی بۆ کردمەوە دوای هەستام لە خەو کە چوومەوە ماڵەوەی ماڵەوەشمان نووسبوون گوتم حاڵ مەسەلێکی ئەوە ڕوویداوە. پاشان ڕۆیشتم مردەوەدا لە ڕێگا ڕۆیشتم کە کاک محەممەد هەیە محەممەد حەسەن ئێنزەیە هەر خزمێکی خۆمانە بڵێمەویش بەسەر حادیسەکەی داکەوت بوو لەوێ کە جەنازەکان لەولا کەوتبوون بڵێنمەوە بوون لەوێ جەنازەکەی کاکم تی لەو کاتەیدا هەرما بوو، یعنی ئەوە نەبوو ئەو جەستەی چکە نەسوتا بۆ بڵێمەوە بوو تی لەو حاڵەتەیدا هەرما بوو، یعنی هەناسەی داهات بە پەنای نابووی بۆ خەستخانەی سەنگەسەر کە لە خەستخانەی سەنگەسەر لەوێوان کرد بوو تەواو بوو بە تەکید بڵێمەوە نەما بوو ئەوانی کەش هەموو جەستەیان سوتا بوو بڵێمەوە بوون. پاشان کاک محەممەد هەرێنە ئێرە خەستخانەی ڕانیە بڵێمەوە بوو جەنازەکانی کەشیان هێنان لێرا کە هینیانێنە خەستخانەی ڕانیە بەدی ئەندی بڵێم لەوێ ناسرانەوە ئەو کرانەوە تەسمیلیان کردنەوە لێر لە ناشتمان ئەوڵمان کردن دەناخۆی جەستیان نەدەناسران سوتا بوون. کاک محەممەد بەس کاک حوسێنی برامی بڵێم هینا بووە ئەوانی کە بڵێم بزەبەت وڵی نازانم دەقیقێ بۆی نابوونیەوە چکە ئەوان هەمووی سوتا بوون، ئەوان جەستیان هەموو سوتا بوون بکە یانیانەوە پزیشکی دادی بڵێم بوانەگرمان نەناسرا بوونەوە خۆی نەبوو بڵێ ئەو منداڵە چکۆلەکە لە باوەشی براژ نەمدا بڵێم هەر بە جەستەوە سوتا بێکەوە سوتا بوون بڵێمەوە بوون جەستیان نەدەناسرایەوە فقط کاکم بڵێم کاک محەممەد هێنابوویەوە محەممەد حەسەن ئەوەی کەش نازم وڵی بزەبت کێ بووی نابوونیەوە نازانم دقیقە کێ بوونەوەە. ئەم عایلە ئەو ڕۆژە هەموو پێکەوە دەهاتنەوە بۆ ڕانیا وەکو سەردانی ئەوە بوونە وەکو سەردانی دەهاتنەوە ڕانیا ئێمە هەر لە گوند دەژیان زەراعەتمان کردو تەماتە و خیار و ئەو شتانەمان کردبوو کە ڕۆژانە باوکم دەهاتەوە بۆ ڕانیا ئەشیاکانی دەفرۆش لێرانە دەیهێناوە بۆ هەلووە. ئەو ڕۆژش کە 21 ڕەمەزان بوو کە دایکم لەگەڵی هاتۆتەوە لەگەڵ زانا ئەوە وەکو سەردانی دایکم هاتۆتەوە سەردانی خزمامکە کە زاناش هەر لەو کاتیدا بوون کە لەگەڵیان هاتۆتەوە تاقیکردنەوەی هەبوو بۆی لەگەڵیان هاتۆتەوە ئەوەشیان ڕێزانی خوشکمە وەکو میوانی هاتبوونەوە بۆ گوندەکەی ئێمە ئەوە کچەکانی وینە منداڵەکانی وینە ئەوەشیان شەید حوسێنە کە باوکمە ئەوەشیان شەید مێرێ حاجی مامکاک کە دایکمە ئەمەشیان شەید زانایە کە برامە ئەمەشیان شەید ئۆسکارە کە کچە پورمە وەکو سەردانی ئەوەشیان هاتبوو گوندەکەی خۆمان ئەو ڕۆژە. ئامادەبوانی خۆشەویست سەرەتا بە خێراتنتان بکەین و دەستخۆشتان لێکن بەو ئامادەبوونە بە ناوی هاوڵاتی ئازاد و یەکسانەوە بۆ ڕای گشتی چەند ڕوونکردنەوەیەک پێشکەش بە ئەوەی خۆشەویست و بە هەموو جیهانەکەین. هەروەک دەزانرێت بە ساڵانە کە لەلایەن ڕژەمی تورکیاوە هێرش دەکرێتە سەر هاوڵاتیانی نیشتەجەی بناری قەندیل لە دەرەنجامی ئەو هێرشانەدا گەلێک هاوڵاتی ئەم هەرێمە شەهید بوون و زیانی مادی یەکجار زۆر بەرفراوان ڕوبەڕووی خەڵکی ئەم هەرێمە بۆتەوە.
لە ڕێکەوتی 21 2011 لە ئاکامی هێرشی فڕۆکە جەنگیەکانی ڕژێمی تورکیا بنەماڵەیەکی ئەم هەرێمە بە تێکرایی قەتڵ و عام کران وەک مەجلیسی هاوڵاتی ئازاد و یەکسان بناری قەندیل هێرشە دڕندانەکەی ڕژێمی تورکیا بۆ سەر هاوڵاتیانی بناری قەندیل شەرمەزار و محکوم دەکەین. خۆی ئەوە لە بەهاران و لە بەهارەوە کە حوسێنی برام بڵێم دەچۆ گوندی ینی بارانەوێ زەراحەت شتوا دەکە شینای شتیوە تەماتە و خەیار و ئەو شتانە ئەو کاتی بڵێم کە پێگەیشتووە لێرەوە بڵێم کچەکەی بە میوانیش چۆتەوە دەران بڵێم لەوێ بوون هەفتەیەکی بڵێم شتێکی وا بۆ لەوێ بوون کە ماونەوە دوایەوەی ئەو ڕۆژەش کە چۆتەوە قسمەتی خوای گەورەوە لەگەڵەوی ڕێککەوتونە بڵێم ویستوانە بێنەوە پێشیان گوتو نەکتوانە بۆ دەچنەوە کتوان وڵات دەڕۆنەوەی مەژەوە بن ویستی خوای گەورە بنیش لەگەڵوان ینی لە میوانداریەکەی تەواو بووە و ویستوانە لەگەڵەوەی بێنەوە لەگەڵەوەی هاتوونەوە تووشی ئەو حادیسەی بوون نەوێ ئاوا بوون لەوێ دایما هەموو ساڵانە دەچەوە تەماتە و خەیار و شتوا دەکرد بۆ شینای و زەراحەت و ئەو شتانە دەڕۆیشتەوە ئیشیەویشانە بۆ ئیشکەی نەبووە بڵێم وەکو ئیشکە بکەیانەوە بیان تەحینات بیان پێشمەرگە بیان شتێک بێ ئەو شتانە نەبووە فقط ئیشی زەراحەت شتوای کردووە لە گوندی هاوینان دەچەوە لەوێ فەلاحەتی دەکرد و زستانانیش داهاتەوە بۆ وێرە تارەی تورکیاش هەر هەبوو لەسەر ناوچەکە دەنگۆ هەر هەبوو هەر دەڕهات و دەڕۆیی بەستا ئێستا ڕووداوی ئاوالێ ڕووی نەداوە بڵێ لە ساری دابێ لە کەسێکی مەدەنی لەو منتیقەیمە لێی دابێ لەبەر هێندێ زۆر ترسی نەبوو بڵێ لێی داد لەو سارەیە لەبەر هێندێ باوکیشم وەڕێکەوت و ڕۆیشت مامیشم کە لەو کاتیدا ئەو ڕۆژە پێشتر تەلەفۆنی بۆ کرد بوو پێی گوتو مێوە ئاگال لە خۆ بێ تارە هەیە هات شۆ مەکە چونکە ڕۆژانە باوکم ڕۆژێک ناڕۆژێک زەراحەتی دەیناوە میوەجاتەکان دەهیناوە بۆ ڕانیا دەیفرۆشت هیچ کێشە نەبوو لەو کاتیدا کە تقریبان سعات 1 بۆ 1:04 دەبوو ڕووداوەکە ڕوویدا چیای کورتێکیش تقریبان دیارە لە لای گوندی بۆڵێەوە دەنگی تارە هات و سارۆخی لێدا کە ئەو کاتیش بەس سیارەکەی مەڕۆیشتووە مە دەمازانی تازە تقریبان نیو سعاتێک دەبوو دایک و باوکم هەر لەگەڵ مەدابوو نان و چاو شتمان خوارد و ڕۆیشتن بەرەو ڕانێ بەڕێکەوتن ئیتر ئەو ڕووداوە ئاوالە لەو کاتیدا ئێستا پێیان گوتوین ئەمەش وانگو سیارەکەی ئێوە بردومان کراوە ڕاستەوخۆ ئێمەش هاتین بەرەو چیای کورتێک کە دیتمان سیارەی لێ نیسانەکە ئەمەش نیسان بوو ڕاستەوخۆ کوراوە دوو کرد پارچەی کرد بوو سارۆخی لێدا بوو خراس ئاسنەکەی توان بووە ئێمەش ڕاستەوخۆرانە وستای تەماشامان کرد مەی توشتەکانی هیچ لێ نەبوو ڕاستەوخۆ هاتینەوە بۆ ڕانیا مەیتەکانیان هینا بۆ دادی ڕانیا بۆ نەخۆشخانەکە ئێمەش ڕاستەوخۆ کە چوینەوە مزگەوت دەسەر مەیتەکانیان هیناوە بۆ مزگەوت ئەوە تقریبا بڵێم لە 2013ەوە مۆنەمێتە دروست کرا لەوێ مۆنەمێتەکە لەلایەن هەڤاڵانەوە باقا دروست کرا بڵێمەوە بێ بەڵام بە هەر حاڵ لەوەیدا کە دوای ئەوەی کە دروست کرا
فڕۆکە یعنی لە 2019 بڵێم بردومانی کردەوە لی داوە یعنی تێکی دایەوە پاشان دوایەوەی کە چاکراوە بڵێمەوە کراوە دووبارە لە 2023ەوە بردومانی کردەوە لی داوە دیسانیەوە کردەوە هەر تێکی داوەەوە ئێساش کە بۆ نمونە تێک درراوە ئێستاژۆ بووە و دوسێ جار میدی تورکیا هەوڵی داوە کە لاشەی سیارەکە بڕفێنن بەڵام نانێشتۆ تا ئێستا بڵێم ئاسەواری هەلوێ ما و نانێشتۆ کەس دەستکاری بکات خۆی هەرەوە بوو کە 2015 بڵێم ئاگاداریان کردنەوە لەلایەن چەند هاوڵاتێکەوە بڵێمەوە بوو کە میدی تورکیا ویستی سیارەکە بڕفێنن بڵێم لەوێ لابن لاشەکەی نەمێنی بۆی ئەو تاوانە قێزەوەە بزرکەن لەوێدا کە و ماڵ منداڵی تێداوە بووە بەدڵنیا هەر بۆی بۆی چکە نەبووە دەناکە دەیبن لاشەی سیارەکە هیچ پێوە نەماوە بڵێ بەکەڵکی هیچ شتێک بیانەوە بێ دوایەوەی کە مۆنەمێتەکەش دروست کراوە لەوێ بڵێم لەلایەن شارەوانی قەندیلەوە بڵێم دروست کرا بڵێمەوە بوو یەک دوو جا بڵێم تیارە هەر ئاراستی کردوەوە بڵێم هەرتێکی داوەتەوە ئێستا شەر تێک درراوە و ئێستا شەر پەیوەندی من لەگەڵ شارەوانی بنارە قەندیلەرە بووە کە دروستیکەنەوە بە حسابی خۆی دەبێت لەو ماوەیەدا دروستیکەنەوە وەک خۆی لێ بکەنەوە بێ جوانی بۆڵە ئەگەلێدا وی پێ ئەوانە لەوێ نەمابوو دایک و باوکم پارچە هەموو چونکە پارچە ببوون بە علاگە کۆیان کردبوونەوە داعلاگەیان کردبوو بهینابوویەنەوە بۆ توبحەدلی ڕانیا هیچم نەدینی ئەو ڕووداوەکە بەس لاشەکەی سیارەکە لەوێ مابوو سیارەکە تقریبا ناسیەوە شتێکی لە پشتەوە بە نیسانەکە مابوو پارچەکەی دیکەش کەوتبوو لە دووەم لۆفە لێدا بوو کە لە دووەم لۆفە لێدا بوو خسپیوە سێم لۆفە هەنی کردبیە دوو پارچە سیارەکە کە لە لێدا بوو لە ناوقەدەڕە تارەی تورکیا هاتبوو سارۆخی لێدا بوو بە هەموو شتێکەوە سوستان بووی ئاسنی توان بۆ ئاسڵ ینی تەسەوڕ ناکەی نازانیت چۆنە شتێکە ئەوالە کە بێداتی ئەمە ڕانەوەستین چونکە ڕاستەوخۆ هاتینەوە بۆ ڕانیا بۆ سەر مەیتەکانیان ئەمە کە ڕاستەوخۆ هاتینەوە مەیتەکانیانی نابەوە چونکە خەڵک هاتبوو ئەو ڕێی سەرەکیە خەڵک پێیدا دێت و دەڕوا ئەوە نییە ئێستا کە خەڵکەکە دەستی دابووی هینابوویە ڕات توبحەدل لە ڕانیا ئەمەش ڕاستەوخۆ هاتمەوە بۆ مزگەوت مەیتەکانیان پاشی یەک دوو سعات ئێستا هیناوە مزگەوتی ڕانی گەورەی ڕاپەڕی ئەو دوو منداڵە هیچ تاوانێکیان هیچ بێ هۆکار بێ هیچ ئەوەی لەو ڕووداوەدا شەهید کران نازانم تاوانی ئەم خێزانەی ما چییە لەو ڕووداوەدا کێ بەرپرسە کێ بەرپرسە لەو خوێنی ئەو دایک و باوکە و مناڵانە مناڵە گچکانە کە تەمەنی سۆلیل دوو مانگ و شتێکە زۆنیا کە ساڵ و 6 مانگە کە تێیدا لەو بردومانەدا شەهید کراون دڵنیام ئەو داگیرکەرانەی کوردستان کە تورکیایە هیچ بێڕەحمانە فەرق ناکە لە مابینی مناڵ و پیر و گەنج و ئەوانەدا هیچ مەقسەدی وەیە چۆن کورد لە ناوچەی کورد خاپورکە لەسەر زەوی بەڕاستی چونکە هیچ پەیوەندێکی بە پەکەکە نە ئەوە پەکەکەەوە نە گەلیلا بووە هاوڵەتێکی مەدەنی لە گوندی بۆڵێ زەراعەتمان کردووە کە تووشی ئەم ڕووداوە بوون کە 7 نەفەر لە خانەوادەکەی ئێمە شەهید کراوە تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوە هیچ شتێکمان بۆ نەکراوە هیچ شتێکیش هەر بەڵێنیان پێداوین کۆمەڵێک بەڵێن و داواکاری هاتوون لە کاتی تازێدا لە کاتی دیکەشدا هاتوون بەس بەڵێنەکان لە کاتی هەڵبژارنەکاندا هاتوون کۆمەڵێک بەڵێن و کۆمەڵێک قسەیان کردووە
هیچیان تا ئێستا نەبردۆتە سەر هیچ شتێکیان نەکردووە وەکو قەرەبوو هیچ شتێکی تا ئێستا بەڕاستی ناخۆش بوو بەڕاستی ناڕەحەت تێیدا هەنی ئەگەر چۆن دەڵێ ئەو داگیرکەرانە لەبەر دەستم دابایە چۆن پارچە پارچەیان کەم لە بەردەستی خۆمدا بەڕاستی ناڕەحەت بووم کە چۆن تۆڕە و ناخی خۆم ڕێژم بەسەریاندا کە دایک و باوکم ئەو حەوت نەفەرانە ئێمەیان کە تێیدا شەهید کرد بەڕاستی کارە سادەکە. سعدنۆی لەوێ بەڕێکەتی هاتی نێرە بە تەمام بچینە تازیەکی سعات 12 بوو تەلەفۆنیان لەومە کرد گوتی تۆپباران دەستی پێ کردیە مشاوش بووین و ئەو بووین وڵا تەلەفۆن هاتوو گەتینە ڕێ چوین لە ڕێ گەشتنە جەنازەکان دوالێن دەرگەڕاینەوە نەگەشتە ناو سیدەکە ئەو ئەلەساسی نابێنە خستخانەی سیدەکان دوایش لەوێ گەڕاینەوە نەگەشتینە وڵا ڕاوانەی سۆریانیان کرد هاتنی خستخانە ئاشتی بەس پێشانی منیان نەدا زەیتون ئەوانەشیان پێشانی من نەداوانە زۆر ئەوە شڕ بوون وڵا دوای ڕاوانەی هەولێریان کرد جامیش نەچووم هەنجی ئاگام لێ نەمان وڵا لەبەر تازیەکەی و ئەوەی و تا سێمینی چارەمین بۆ گەچووینە هەولێری جەنازەکاندا چوین ئەجا وەعزیان شڕ بوو هیوا بوونجا برێ سیروان باشتر بوو وڵا بەس عەلی زۆر شڕ بوو ئەو کاتەی بەتەما نەبووین تا چەند هەفتەی دەبن جیازی دابوو ئەگە تەڵەبە دێنەوە وازانم کوێستا دێتە ژۆرێ سەفی 6 سانەی بوو
شەڕ لەگەڵ کاری خوای ناکرێ ئەو کارە ساتن بەسە هات و شەڕیش ناکرێ ماچ بکەین تازە هات شتەکە وا لێ هاتی ئەرێ لە نەخۆشی درێژخایەنم هەیە من ئەزانم بێنێ یارمەتیەدەم خڕبێنێ خۆی ناگەن هیچ ئیشەکی بکەم تەڵەبەش بوو تەڵەبەشی زۆر زیرەک بوو هەموو مامۆستا کەیفیان پێدا هەموو عالەم کەیفی پێدەهات زۆر زیرەک بوو کەس نەما خۆشی نەوێت کەس نەما سوی لێ نەبن هیچ لە ساڵی 2019 دەی هەفت حادیسەیەک تۆبارانی ئیرانی ڕوویدا لە مەنتیقەی سیدەکان تۆباران و فڕۆکەی بێفڕۆکەوان بوون لە ئاکامی ئەو تۆباران و ئەو فڕۆکانە کچێکم شەهید بوو بە ناوی زەیتون ئەو کاتی بەجێ گیانی لەدەدا دواتر دوو کوڕەکانم بریندار بوون یەکیان بە ناوی عەلی قادر و یەکیان بە ناوی سیروان قادر و هەروە عەلی قادر هەتا ئێستا لە 2019 هەتا ئێستا بە بەردەوامی عەمەلیاتی بۆ دەکەم ئەو کاتی کە ئەو حادیسەش ڕوویدا ئێمە بیدایەتی یەکەم ڕۆژی لێکردنەوەی چنینی بیستانەکانمان بوو لە مەنتیقەی سیدەکان یەکەم ڕۆژ لەو لە دەی حەفت 2019 ئێمە بەیانەکەی سعات 6 هەستاین لۆ خەریکی لێکردن چنین و لێکردنەوەی خیاری بووین کە خیارەکەمان لێ کردەوە تەعزیەکمان هەبوو لە دیانای ئەمە هاتین لەگەڵ خێزان دایکی منداڵەکان و کچەکەم کچکە بوو هاتین بۆ دیانان هاتین ئەو کاک عەلی و کاک سیروان و کچەکەم زەیتون لە ماڵەوە بوون گوتمان ئەمە سعاتێک دوو سعاتمان پێدەتی تازیەکەی دەکەین و خیارەکانش لەگەڵ خۆمان دەبین و دەینەوە لەو کاتی کە بە ڕێگاوە هاتین بە سعاتەشی هاتینە دیانان لە دیانان ئەوەل بیدایەتکە هەر لە سیارەمان ڕاگرت لە ناو دیانان تەلەفۆنم بۆ هات 20 تەلەفۆن گوتیان کا قادر لەکوێ گوتم لە دیانامە گوتم چی قەومای گوتیان وەرەوە بگەڕێەوە کە گەڕامەوە ئەو هەندەم زانی لە ڕێگای نەگەیشتینە ناو سیدەکان گەیشتینە جەنازە و بریندارەکانی خۆم بەڕاستی ڕۆژێکی ئەو هەندە دڵتەزێن بۆ ڕۆژ کارە ساتێکی ئەوەندە گەورە بوو بۆ من بۆ منداڵەکان یعنی لە منوابی ئاخی جارمە لە ژیانم هەندە پێ ناخۆش بووم بەڵام ئێمەش کە چوین لەوێ لۆ ئەوەی نەچبووین کە بچین بۆ سەفرە بۆ هەر شتێک ئێمە چ بووین بۆ ئەو هەموو ساڵێک پیشەمان وابوو بۆ خۆمان زراعەت و کەسابەتمان بۆ خۆ دەکرد ژیان و بژێ و منداڵەکانم لەوێ پەیدا دەکرد بەڵام گازندەشم لە حکوومەتی هەرێمە لە دام و دەستگای سیدەکانە ئەو کاتی ئەمن هەتا ساڵێک هەر خەریکی دەختۆر و خەستەخانەکان بوو لەگە کوڕەکەم ئەمە ئەو کاتی هەتا ئێستا حکوومەت لزنێکی پێکنەی ناکە کە خەسارەتی تو لە سیدەکان لەو ناحیەی چەند بیە خۆی ئەمن بە خەسارەت سوەرناگرم بە هەمووی ناکەتە نێنوکی کچەکەم هەموو ناکەتە چاوی هەمووی دنیا ناکەتە چاوی کوڕەکەم ئێستا چاوەکو پێشی لە دەستدایە بەڵام دەبی لە هەموو جێگایەکی لە هەموو ناحیەکی لە هەموو قەزایەکی کە ئەو کارە سات و حەدیسە ئەقەومێن دەبێت لێزنەی پێداچوونەوە بکرێت لە خەسارەتەکان بە بەڵگا ئەمن چوومە لای قایمقامی سیدەکان بە منی گوتم کا خەسارەتەکەم چەندت نووسوە چت بۆ من کردووە گوتی تەنها شەهید و بریندار گوتم کاکە شەهید و بریندار حکوومەت ئەمریکەش دەزانی کەناڵەکانی ڕاگەاندی فەزایی ڕۆژنامە نووسی ئەڵمانی و بەریتانی و هەموو هاتن لەو جێگای کە زانیان شەهید و بریندار بەڵام خۆ من لۆ سەفرەی نەچوومەوێ ئەی ئەو هەموو کەسابەتەی لێم کردووە ئەو زراعەتە چی لێ هات ئێجا داوام لە حکوومەتی هەرێمە ئەو تشتانە پێداچوونەوەی بۆ بکرێت و بە هەندیش وەربگریت ئێمەش باس سوودمەندی خەسارەتەکەمان هەر خواردووە تا ئێستا هەموو دنیاشمان دەری ناکەتە خەسارەتی کچەکەم بەڕاستی ئەو ڕۆژش ئێستاش هەموو کاتێک کە بیرەوەری دەچمە مەنتیقەی خۆموسی دەکان ئەو ڕۆژم بەبیزێ ئەوە 4 ساڵە 5 ساڵە لەو قەزیەش هەتا ئێستا لە کەسابەتی دابڕامە وەزعەکەم ئێستا لەو دنیای نیمە ژیانەکەم هەموو ڕۆی لە ژیانی پێشی کە لەو مەنتیقانە لە مەنتیقەی خۆمە کە مەنتیقەی برادۆستە بژێوی ئێمە لەسەر ئەو مەنتیقەیە ئێستا لە دیانای دانیشتیمە بەبێ کار و کەسابەت و هەروها کوڕەکەشم هەتا ئێستا بە کەوتووی نەنووسراوە بۆ حیساب نەکراوە هەتا ئێستا یعنی لە چه حکوومەتێک لە چ دەوڵەتێک 5 ساڵ کابرا چاوەکو پێشی لەدەستدا بەکەم ئەندام نەنووسێت حیسابی بۆ کە ئەمدانی بۆ نەکرێت
منه أنا قال زوبا وكرا خالد سيدا كانين أزدانش شار سورانين إما بهاران دسينو قندي بو سر بو شيناتيا كان تا هاينا تا بايزا لوي دبون بهمان بيكو إشمان دكير حتى أو تشمان كو دكير بيكو دكير إذا بيكو تا بايزا لوي دبون إذا حتى وقتي تو باران لدي حفظ زاروز تو باران إيرانات أو كان دايكو باوم ليرم من هذا من التعزية شي أما هلا زيبون خشكم زيتون خرشي شيولينال بوم أما شوختي كاتي سعاد بوم دانيج بوم أو كان دزبتو باراني كير أما هراتين سر رباركا لولا ميدا خشكم شهيد بوم كاتك لا ميدا أم كتم رباركم بلا بريمو ببرينداري تا وكات دواي براكي خم نرد حتى بهانا مون بن أو كات بهانا وهاتن تشوينا ما عمرنا خسخاني سيداكا إذا أو كات أميراني خسخاني سوران كر آشتي لوش لري ل تشوينا هري لوش لامان دا لو مغازي نمابو لو من ناوي صحافي لويش لا أو خانة كنا دلادا تاو يدم لبيرة بانزا ساشمش لقالو مهبوم ساش سيبارسا ساسما لا سينجم هي بيكم تاوكم ساسما بيك لدستم دا بيكشم أولياتوا 12 عمليات بكلو أولياتوا أو ولا سلام بيمنينا أو يتعري كشفيبو كلام إذا تعري كشفيبو نابيني مهرسك عند هرسك نابيني مهرسك أيدا أسمع بكوش توباكي لدا بلا ما أسمع بتعري نكر كتوني سربارك بتمام بارين الناس بتعري كشفي أو شيء نابي ويدا ناوندا مهرسك أيدا إذا أمن كتم رباري ببرينداري هات مدار براكشم بس باس بريندار بو ساس ما بيكد بو أو منار قوتم برونا قلنا كان بهانا ما ومن خشكا كمش لو لدي كدبو شهيد بو على دي طابو تلا أولادي شيرين ترنيا لو دنيا هيت بس بأولادي تقدتي قد بهيش لش تكناتي باب لو قبستانة يا باب دايك مخلو قبستانة إنا خرم لبيرتشي لا بكتي خم خرم لبيرت كدينا لا بيروي يعني بانزازا اسم السقبري ناس من السقبري دايك خم بابي خم هيت بس اسم السقيوي يا أولاد شيرين الزور كتشي عاقل بزور تيجي يشتبو زيرق بو ناسو دري أولا ناكر هيت مستمر بيكا وشي برادر أبوي مثلا هيت أو نبوي قط مثلا هل بيكا ودتشينا بازارو عيادة مستمر دقرم داتا عيادة هل أوم دقر دادلو عيادة مثلا نخوشي أو نمارش ناسو دري هيت يعني وانا ابو قروتشي بيتن أو بيتن هيت دتشو مكتبي خداتو مالي مثلا درسو شتي خوب مثلا ناسو زي يعني إيشمان بيكا وابونو مرازك شتتشي هبا عمل له حاصل من ذاكردو بمني دقوت قران كاري بسالة بس أما بزوربي ميوان اندهاتن لما أو كوري بدين داركي زا لبن هندي يعني زين نستهندي نبكو يعني لين تسول بيان أو بهيت معدل ميوان اندهاتن زا حتى ما وشي كورت زا أو زا
یعنی ئەزانیت کە دنیا زۆر چۆڵ بووە لەبەرەوەی برینداروشتن هەبوو بە زۆربی میوانشتن دەهات قەڵبارغی بوو لە ماڵەکان تا ماوەکی درێژدا ئەو زان هەستن پێ ئەکرد کە ماڵەکەم چۆڵە ئەوەیە ئەدی هەر شوێنێ جێگایبی مەسم کەنتۆرشتی هەموو دێتە پێش چاوی کۆ یادگاری هەمووت لە پێش چاویە لە چێرێ ئەنووسن لە چێرێ ئەوە بوو کو هەمووت لە پێش چاویە هیچ لە پێش چاوت ناڕوە هەموو یادگاریە مەسەڵەن وەختی ئەچۆ ئیبتیدای ئەوەنجی گرتیت ساڵی چ مەکتەبی ئەوە ئیمتیحانی کرد ئەو لۆ ئیمتیحانی گرتبوو ئەو پۆلی پێنجی سانەی بوو ئەو وەختی لەو ئیمتیحانی چوو ئەوجا ئەوەسمە هینجە امتحانی ئاخیرەکەم اینجا پێش ئەو کارەساتەی کە لەمری ڕوودا ئەو کوڕم کاک عەلی کوڕەکەم یعنی نیوەی بژێوی من لەسەر ئەرشی و کار و کەسابەتەکەی نیوەی ماڵی لەسەر ئەرشی و ئێستا کار و کەسابەتی من و ئی خۆم ئیویش لەسرە منە ئێستا وای لێ هاتووە یعنی ئێستا ئەمن ئەو ئەگەر بیسم بە چەند ساڵی کە بچم بۆ کار و کەسابەتم پێ نابی دەبی ئەمن کار و کەسابەتی خۆم و منداڵەکانی تکە بکەم بۆ ویش بکەم ئێستا ئەو هەم لێ هاتووە پێشانت لە پێشی ئەو حادیسە ڕوودانەکەش ئەیتوانی بژێوی ئێمە هەمووان بەڕێوە بە ئەو کوڕە عەلی کوڕەکەم ئێستاش کە دەیبینم کە ئەمن دەبینی ئەوها باوڕێکی کارەسات داواش لە حکوومەتێکم حکوومەتی هەرێم ئەو ئەرکەم لە سەلا بسووکەت کوڕەکەم لۆ بیکەتە پەکەوتوو کە وعدیشیان دامێ ئەوە زارگوتیان کوڕەکەت بۆ دەکەینە پەکەوتووی سەنگەر و کچەکەشت بۆ دەکەینە شەهیدی سەنگەر ئێستاش ڤیدیۆکەمایە لە پەرلەمانی هەرێمی کوردستان ئێستاش ماوە نەکردیانە شەهیدەکان کردە شەهیدی سەنگەر نە کوڕەکەشمان حیسابی پەکەوتوش بۆ نەکرایە تا ئێستا زەیتون جەرجی من و جەرجی داعشی بوو و هەر هاوکاری لە ماڵێ دەکرد بۆ من و بۆ دایکی خزمەتکاری هەردووکیان بوو ئەوەندەی بڵێم تاوا نابی کتێک بوو نمونە بوو لە ماڵەوە و لە خوێندن ئێستاش هەواڵەکانی برادەرەکانی کە دێنەوە لە مەکتەب من و دایکم چاویان هەر لە ڕێگا دەڵێن ناچی تۆ بەڕاستی زۆر زۆر قورسە هیچم پێ ناگوتێ لەوەی لە خودای گەورە داواکارم تێبکانی باش بیت ئینشەڵڵا هیچم پێ ناگوتێ یعنی ئەو کچە جەرجی من و دایشی بوو هەردووکیان هەرێ وەڵا
ناوەڵا هیچم پێ ناگوترێت هەندی بکەم وەسپی تەواو نابێت لە هەموو کاتێکە لەبیرم. ئەو ڕۆژی گوندەکانی جیرانمان دەوروبەری ئاگاداریان کردبەوە تۆباران هەیە لە منتیقەی بە تایبەتی لە نزیک ماڵی ئێوە لە شوێن ئەمە گوتمان ئێمە لە دیاناینە چوینە سەفەری بکەین کە لە سەفەری تەواو نەگەیشتنە تەلەفۆنیان کرد کە تەلەفۆنیان کرد لە دڵی دام گوتم شتێک قەوماوە ئێجا نازانم چۆنە کە گوتیان لە شێوەرەوە ئەو جازانی گوتم وڵە لە ماڵی ئێمە قەوماوە ئەوە هەتا ئەمە بەهانایوە چوین لە ڕێگای گەیشتنە جەنازە و بریندارەکان خەڵکی منتیقەی جیرانەکان هەموو چ بوون بریندارەکانی هینابوون لە ناو شەڕەکەی ئاگر باران بوو تۆ بارانێکی زۆر قڕت بوو تایارەی بێپڕۆکەوان لە منداڵەکانی میدا ئەوانیش لە ناو بیستانی خۆیان لە بژێوی وەختی ئەو کاتیش وەختی نان خواردنی نێوڕان نەبوو حتا تەسویرەکەش کرای لە پەرلەمانی جەماعەتی پەرلەمانی چوون ئەو کاتی خواردن و شێوەکە هەر لەسەر ئاگری بوو دەکۆڵی کچەکەم لێ نابوو لۆ برایەکان ئەو کاتی یعنی نانەکەشیان نەخوارد ئەوە ئەرێوەڵا کوڕەکەم عەلی هەر پڕەیدا بوو ناو ڕووباری لێ بوو کەت بوو ناو ڕووباری لە ناو ڕووباریانی نابوو دەرێ بە برینداری کوڕەکەم سیروان بە برینداری ڕایکرد بوو کوچ بکن جیرانەکانی خۆمان لەوێ هەتا بوون سیاران هینابوو جەنازە و بریندارەکانیان پێبار کرد بووی نابیان خەستەخانەی سیدەکان ئەرێوەڵا بەڕاستی ئەو ڕۆژی کارە ساتێکی هەندڵ تەزێر من نەکلۆ من هەر هەموو منتیقەی کە ئەو کارە ساتە لەسەر شتێکی هەر ئەو هابوو کە کابرا لەسەر بژێوی پەیداکردنی نانێک بۆ منداڵەکانی ئەو حادیسەی لێ بقەومی لەبەر هەندێک خەڵک خۆ من نەچوون بۆ سەفرەی ئەمن چەند ساڵ بوو لە خۆ دەچوون بژێوی خێزان و منداڵەکانم لێ بەڕێ دەکرد و پەیدام دەکرد ئەو جا هەتا ئێستا ئەمیش نەگەڕایمەوە منتیقەی هیچ کار و کەسابەتیش ناکەم ئێستا عەلی هیچ کاتێک ئەگەر هەتا بەیانی لەبەر بپارێنەوە شەو هەتا بەیانی دەڵێ بابم بە هەموو دنیای بەسمم ئەو منتیقەی کە ئەو حادیسەی بە پێی خۆ دیتێ بە بری دێتەوە نەتوانی دەڵێ نەتوانم کە چاوم بە جێگایەکەی دەکەوی دەڵێ جەڵتەم لێ بدە بمرم پێم هەوایە ئەو هەندە لە دڵی ناخۆشە کە جێگای ئەو حادیسەکەی ببینیتەوە زارشکە ئێمە باو و دایشی شەهید زەیتون لەسەر گۆڕستانی ئامادەین زۆر بە خێراتتان دەکەین زۆر مەمنونی پێ خۆشحاڵین بەخێر بێن سەرچاوە سەرا وڵی ئەوە کە وەختی ئەو حادیسەکەمان لێ خەوما لە گوندی باشم ئەلە قەبستانەیە ئەمەش پێمان خۆش بوو کچەکەشم کە شەهید بوو لێرە بیت ماڵشمان نێزیکە تقریبان 100 مترێکی دوورە لە ماڵمان لەبەر ئەوەی خێزانم تەحمولی ئەوەی نێ دەبی هەموو جمعان بێت سەردانی گۆڕستانی بکات نێزیک شەلۆی ئێزە ئەمەش پێمان خۆش بوو لێرە بنێژین و لە ئەو کە شەهیدش بوو لە 2009 حەبت بوو ئەو کاتی یعنی هەتا ئێستا خێزانم سەردانی هەر دەکات و هەموو جمعان بەردەوام سەردانی دەکە ئەمەش پێم ئەموش خۆم سەردانی دەکەم تقریبان 100 مترێک لە ماڵمان ئەوە نێزیکە
بله أو قبلك تسكم بابش من السنة إذا كشم لولا إذا هرهات مكسر دم إيرا دادنيش مبينة خوش ذا أو ذا دعاء عندك مفارحان دخوينم زانج دسمو مالي هل أمن دابو زانج دسمو مالي أمد زعانش دم در مرتاحة كم قاعد من مالي دم لير دادنيش مبينة خوش زانج دسمو مالي در مزور بيرا خوش بقى دم الصدا أني شم در الفرحة بيتو زور أوابم قدرم طن بدم لسه قبرك إذا أنيش مفارحاني لو خوينو دعاني لو كمو